142 هاوڵاتی بەداخەوە دووبارە گیانیان لەدەستداوە کامە ژمارەیەکە هی ئەوەیە کە هەڵوێستەی لەسەرکرێت ئەوەی کە پێمانەڵێ لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتچۆ ژمارەی هەم ڕووداوەکان خودی ڕووداوەکان خۆیان ژمارەکانیان لە زیاد بوونایە و ژمارەی قوربانیەکان لە بریندار و گیان لەدەستدان بە هەمان شێوە ڕێژەیەک لە زیان بوونایە ئەویش بە هەمان شێوە ئەوەی کە هەیە ئەکرێت چاومان لەسەرەوە بێت کە لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتچۆ ژمارەی قوربانی و گیان لە دەزانەکان زیاترە. بۆ ئەم ساڵ ئامارەکە چیمان پێڵێت چەندێکە بەم ساڵە؟ طبعاً بەداخەوە ئێمە باسی ژمارە لە ڕووداوەکانی هاتچۆکەین ئەگەر باسێک لە نۆمانگی ئەم ساڵی 2005کەین لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتچۆ ژمارەیەکمان هەیە لە ڕووداوەکانی هاتچۆ کە 1970 ڕووداوی هاتچۆ لە نۆمانگی ساڵی 2025 ئەو ژمارەیەمان هەیە و لە دەرەنجامی ئەو ژمارە ڕووداوی هاتوچۆ حاڵەتی گیان لە دەستدان و برینداربوونمان هەیە لە برینداربوون 2792 هاوڵاتی لە سەرنشین لە پیادە لە شۆفێر لە دەرەنجامی ئەو ڕووداوانە بریندار بوون یان بەرکەوتە بوون بە جۆرە جیاوازەکان لە بریندار بوون و 142 هاوڵاتی بەداخەوە دووبارە گیانیان لە دەستداوە کامە ژمارەیەکە هی ئەوەیە کە هەڵوێستەی لەسەرکرێت کە هەڵوێستەی لەسەرکرێەوە بە هەند وەربگیرێت و لەو ژمارانەی کە هەیە ئەکرێ ئێمە باسی ڕەگەزەکانیشکەین کە لە ڕووداوەکانی هاتچۆ بەرکەوتن هەم لە گیان لەدەستدان هەم لە بریندار بوون بۆ نمونە گەر باز لە جیاکردنەوەی یان پۆلێنکردن بکەین لە گیان لەدەستدان 115 ڕەگەزی نێر بەداخۆ گیانی لەدەستداوە لە دەرەنجامی ئەو ژمارەی کە پێشتر ئاماژەم پێدا 1970 ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە لە ڕەگەزی نێر 115 کەس گیانی لەدەستداوە و 27 کەس لە ڕەگەزی مێ گیانی لەدەستداوە و ئەگەر باز لە برینداربوونەکان بکەین و پۆلێنی ڕەگەزەکان بکەین 2245 کەس بریندار و بەرکەوتەی ڕووداوەکانی هاتچۆ بن لە ڕەگەزی نێر و 547 هاوڵاتی لە ڕەگەزی مێ بەرکەوتە و دەرەنجامی ڕووداوەکانی هاتچۆ بریندار بوون لە دەرەنجامی ڕووداوەکانی هاتچۆ ئەوەی کە هەیە ئەم ژمارانە بەڕاستی بۆ خۆی ئەومان پیشانەدات کە کاتی ئەوەیە لە لێکۆڵینەوەکانمانە کە بۆ ئەو ڕووداوانە کە کراوە ئەوەمان دەستکەوتووە بەشی پشکی شێربەر خێرایی زیادە و بەکارهێنانی خێرایی زیادە و ئیشتیاسکردن و تەجاوزکردنی ئەو خێرایی کە لەسەر شەقامەکان ڕێگە پێدراوە بەشێکی سەرەکی پشکی شێری سەرەکی لەو ڕووداوانە بەرەکەوێت و دوجار دابەزێت بۆ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و بەکارهێنانی موادی هۆشبەر کە لە کحولی و جۆرەکانی و بە هەمان شێوە دروست مامەڵە نەکردن و ئەنجام نەدانی مانۆڕەکان لە نێوێندا نەپاراستنی ماوەی سەلامەتی لە کاتی شۆفێریکردنە لە نێوان خۆی و ئۆتۆمبیلی پێشخۆی ئەمەش بەشێکن لەو هەڵانەی کە ئەم ڕووداوانەی لێکەوتۆتەوە لە ئەنجامی هەڵچن و وردبوونەوە لە ڕووداوەکانی هاتچۆ ئەم هۆکارەمان دەستکەوتووە.